لەسەر حسابی ئەو خەڵکانی کە لە کۆمەلگا هەن ئەم سەرانی پارتی یەکێتی و گۆڕان و ئەمانە بوون بە ملیۆنێر و بە ملیاردێر. کەواتە من گاڵتەم لێیە تۆ پێشمەرگەی ئاسایشی مافێکی بێ ئەم لاولای خۆتم ئەگەر ئێوە نەبن وەکو ئەو شەوتم ئەمانە هیچ نین بەڕاستی ئەمانە هیچ نین. چخە بۆ مەلا مستەفا بە من نەڵێ چخە بۆ مەلا مستەفا بۆ مەسعود بۆ پاڤێڵ و قوبات بۆ شانازە دەست چخە لە ئاغاکانتان ئەوە ئێوەن بوون بە سەگی بە دەرگای بنەماڵی بازانی و دەباشانی ساختە چی بە من نەڵێ ها ئەم ئێوارەش نیسکێنم خواردووە نیسکێنم خواردووە جلی کوردیم لە بەلایە ئەوە یەک قسەم پێ بڵێ شاخی بنەماڵی بازانی و دەباشان ئەشکێنم شاخی عومەری سەیعەدی ئەشکێنم قسە بە ئارام ئەحمەد نەڵێن ها هەتان کەم بە قوربانی ئارام ئەحمەد هەموو پارتیەکان و هەموو دەباشانیەکان هەموو عومەری سەیعەدیەکان و چیاونما ئەکەم بە قوربانی قۆدەرەکانی بەڕێز کاک ئارام ئەحمەد جارێکی تر نەخەڵەتا بن قسە بە ئارام ئەحمەد بڵێن ئەرە وەڵا یەکێتی و گۆڕان و کام هاوپەیمانی خۆشەویستان عەزیزانی من جارێک گۆڕان ئەبێ هەشت شار بەدەر بکرێت ئەبێ خەڵکی کوردستان هەر بەڕاستی گۆڕان شار بەدەرکەن نەک شتێکی تر چونکە ئەوەی کە گۆڕان بە ئێمەی کردووە ئەوەی کە گۆڕان بە مێژووی ئێمەی کردووە ئەوەی کە گۆڕان خزمەتی پارتی و بنەماڵەی بازانی و دەباشانی کردووە هیچ کەسێک بەڕاستی نەیکردووە. ئێستا کوڕەکەی نەوشیروان ئەچێ لەگەڵ پاڤێڵە دزە لەگەڵ قوبادە دزە ڕسمەگرێت و دەستڕەن دەستێک و بڵاویەکەنەوە وەکۆی کە زۆر پیاو بێ عەزیزی من تۆ دزی دەموچاوە ئەڵێ قورئان گرتوێتی ئەڵێ ئاربیژی ناوە بە مزگەوتەوە ئاوا ڕسوا بۆی کوڕی نەوشام سەفا چونکە تۆ دزی بەڕاستی تۆ ئینسانێکی بێڕەوشتی بەمانای کەلیمە. ئێوە یەکەم دزن کە تعدادان لە خەڵکی کوردستان کردووە کە 500,000 دەنگ بە ئێوە درا ئێوە هەمووتان فرۆش بە پارە بە سامان بۆ خۆتان بۆیە ئێستا خەڵک پشتی تێکردون و ڕسوای کردوون بە دوو حیزبی پارتی وێکێتی کە مێژوویەکە لە سێمانین مەلعەبەکان بۆ نیوە نەکرا خۆ دیار بۆ ڤیدۆکەم بڵاو کردەوە چون من خەڵتان لە گەرمیانەوە خەڵتان هێنابوو لە چەمچەماڵ و نازانم لە کۆ خەڵتان هێنا بۆ مەلعەبەکەی سێمانی خەڵک لەگەڵتانە نای ئاوا ڕسوای کردن. هیوادارم خەڵکی کوردستان پارتی وێکێتی گۆڕان تەمێ بکەن بە زەڕبدان لە کاتی دەنگدانەکە. سێریکە عەزیزان ئەو گۆڕانە ساختە چییە؟ ئەو سێریکە چۆن شانازی برای مەحمەد سوکاتی بە نەوشوام سەفاکە بۆتان بڵاوەکەمەوە کە ئەڵێ چی؟ ئەڵێ ئێوە بەمدەن گەندەڵ بەڵام ویجدانتان هەبێ ئەگەر مامجەلال 10 پاوەندی یابێ بە من وتی بێتی ئۆتۆمبیلێ بۆ خۆ بکڕا بەڵام بۆچی کاک نەوشیروانێک کە من 3 جار پارەم ماوە پارەی ئۆتۆمبیلم ماوە بە ژنەکەی نەوشوان سەفا یعنی بە شوعلە خان بۆچی ئەو گەندەڵ نییە ئەوە دوایی ئەینێرم بۆ بڵاو بێتەوە ئەو دەنگەی شاناس کە چۆن بە نەوشوان سەفا ئاوا قساکە ئەڵێ جەلاتاڵە ئەڵێ بۆ بڵێن گەندەڵ نەوشوان سەفا گەندەڵە کە ئەگەر 10 ئیرۆ یابێ 10 دۆلاری یابێ بە من ڕۆشتوم 3 جار سیارم کردووە بۆ ژنەکەی نەوشوام سەفا و بە پارە یارمەتی هەموو بنەماڵەکانی نەوشوام سەفا ماوە ئەرە ئەمانە هەمویان سەر و جۆلاکی یەکن باس خەریکی دزی و پارە پیاکردنن. شاناز خۆی 10 ملیۆنی بردووە باسی سیارەیەکە کە بۆ شعلەی کڕێ بێ من نازانم وەڵام من نەمبیستوە شعلە سیارە لێ خوڕ بێت و شۆفێر بێ بە حیاتی نەمبینوە شعلە سیارە لێ بخوڕێ بەڕاستی ئەگەر هەیە پێم بڵێن کەواتە شاناز درۆکە لەبەر دزیەکانی خۆی یە سوکاتێکە بە نەوشوام سەفا و بە شعلە و بەکێ کەچی ئێستا کوڕەکەی نەوشوام سەفا کە شاناز سوکاتێکە بەداکی ئەچێ دەستعانە دەستی قوبات تاڵەبانیەوە ئەمەیە ئینسانی بێ حورمەت بەڕاستی ئەمەیە کە بەڕاستی ئینسان کفرە بڕوا خۆی بۆ ئەمانە ماندووکە و بڕوا دەنگ بدا بەم جڵ و جانەوەرانە خۆشەویستان ئەوە ئەم شەو ئەو دەنگە بڵاوە بێتەوە خۆشەویستان لە هەموو فەیسبووکە خۆتان گوێتان لێ بێت. باشە ئەمڕۆ عومەری سەیعەلی قسەیە کرد ئەم دوانیوە ڕۆیە ماڵی ئاوا بێ من لێرەوە زۆر سپاسی کاک عومەری سەیعەلی یەکەم کە ئەم دوانیوە ڕۆیە کۆمەڵێ قسەی کرد ئەوەندەی تر خەڵکی تۆڕۆ ناڕەحەت کرد. جارێ ئەم مردوو مراوە کە قسەیەکە باوەڕتانە بێ ئەدوو سیکۆتینی مشکیان خۆتە دەمیەوە ئاها سیکۆتینی مشک نایاڵێ ئینکەی دەم جوان بابدەی ڕێک ئەدوو سیکۆتینی مشکیان دەرخوارداوە ئەم بەشەرە نەیەتوانی چوا قسە بکات هەر دەمی پانە کردو ڕیچە بۆ وایە کرد تەواو بەبە ئێوە تەواو بوون عومەری سەیعەلی کاکە تۆ ناتوانی قاپێ سەڵاتە بکەی تۆ یەنە ژێر بار ژێر قۆڵی تا بە پێڕۆی ئەدەوێت چی گۆڕانکاریە بکەی ها
هەی پیاو ئەدەوێت چی بکەی بەڕاستی تۆ ئەدەوێت بە نۆکرایەتی بۆ دەباشان و بۆ بنەماڵی بازانی چی بکەی چی یعنی تۆ دانیشی بە خەڵگەڵی چاکسازی ئێوە چین چاکسازیکەن هەتا ئێرەتان غەرقە لە دزی و گەندەڵیە خۆتان ئەگەر ئەتانەوێت چاکسازیکەن سەرەتا عومەری سەی عەلی و چیە و نما ئەمانە بڕۆن خۆتان بکوژن لەبەرەوەی ئێوە یەکەم دز و یەکەم گەندەڵەکەی کوردستانن بڕۆنجارێ ئەوکەن خەڵکی کوردستان تاکەی دوای ئێوە بکەوێت خەڵکی کوردستان تاکەی دەنگبا بە ئێوە تاکەی خەڵکی کوردستان بیر نەکاتەوە کە ئێوە چ دەعبایەکن بڕۆ سەیری منتیقەی پشدەر و ڕانی و قەڵازیە ئەوانەکەن مستەفای سەیقا لەبێ سەری لوتی خۆی ڕەشکات باشە لەوەتەی هەیە لەو دەڤەرا خەڵک تاعینەکە بە تایبەتی ژن و کچ و فڵان و فیسان لە سلێمانی و لەکوێ ئەچن تاعینیانەکەن بۆ ئەوە بەڵام سەیری کە خەڵک چۆن پشتیان تێکە و چۆن ڕسویان کردوون دەستەکەی خەڵکی پشدەر و خەڵکی قەڵادزیە و خەڵکی ڕانیە خۆش بێت باشە چونکە خەڵک هوشیار بۆتەوە باوەڕ بە ئێوە ناکا ئیتر باوەڕ بە ئێوە ناکات بەوە نابێ بڕۆی دابنیشی چوار کەسم بۆ تاعینکەی لە ژن و لە پیا و پێ دوایشتێکی عەجیب و غەریب کردووە باشە اینجا یەک شتێکەتان بۆ مێژوو باسەکەم خۆشەویستان سەیری سوبوونی کۆسەر ڕەسوول و مستەفای سەیقاکەن سەیری ئەمەیە سوبوون خۆشەویستانی من ئەمەیە سوبوون سەیریکەن کتێبێک هەیە بە ناوی کلیل ئەم کتێبە کەسێک بە ناوی عەبدولقادر ساڵح عەبدول ئامادەی کردووە و نەکبەتیەکەیش لەوایە لەسەر ئەرچی ڕێواسی سەرۆک پەرلەمان چاپ کراوە لە کتێبەکەیە فەقەرەیەکی تایە ئەڵێ بڕیاری ژمارە سیویەک لەسەر وەزنی سیوێکی ئاب لە 11/1997 ڕەزامەندی نیشاندا لەسەر گتنەبەری ڕێوشوێنی یاسایی لەلایەن دەسەڵاتدارانی قەزایی دژ بە هەردوو ئەندامی پەرلەمان عەبدوڵڵا ڕەسوول عەلی کۆسەت مستەفای سەیقادر بە ژێرەی ئەو تۆمەتەی ئاراسەی کراوە بە پێی مادەی 1/406 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراوە واتە حکوومەتی مخەول کردووە کەی بیانەوێ بیان دەنە دادگا حکومەکەشیان ئیعدامە بە پێی ئەو فەقەرەی قانون یاساییە تا ئەم ساتە وەختە ئەم بڕیارە لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان لا نەبراوە واتە بەرکارە کەی بیانەوێ جێبەجێیەکەن باشە مستەفای سەیقاریش هەر خەریکی خانمبازیە هەر خەریکی دزی و تاڵانیە ماهانە 100 ملیۆن دینار پارە وەرەگرێ ئێسەش بەکربایزێکی قاچاقچی مەرزەکانی داناوە تخوا خەڵکی ڕانیۆقە دەنگی بەنێ والله عیبە خەڵک دەنگ بدا بەوانە بەڕاستی عیبە دەنگێن مستەفای سەیقادر هیوەک داوەکوە دەنگ بە نێشێڤان بازانی بدەی کاکەتۆ ئەو کابرایە جێگرینێکی لەڤان بازانیە باش نییە مانگانە 100 ملیۆن دینار بەس موچەکەیەتی کەواتە خەڵکی خەڵادزیە و ڕانیۆ پشدەر ئەبێ زەربە لە پارتی وێکێتی و لیستی هاوپەیمانی و مستەفای سەیقادرەکان و پارتی و بنەماڵی بازانی بدەن ئەبێ ئەمانە ڕسواکەن بەڕاستی دەنگیان نەدەنێ وەرەقەکانتان زەرب لێ بدەن کە ئیخەنە ناو سنووقەکانەوە بۆیە من لێرەوە داوا لە خەڵکی کوردستانەکەم دوو بەیانی وەختی تۆڵەکردنەوەیە سێ بەیانی مەڵێن گلەی نەکەن بڵێن ئای کاکە گیان موچەمان نایەنی و ئای ئەو کارەبان نەما و ئای وەسعەکەمان وایە ئەمە نە دوو بەیانی بەگوێی هیچ کەسێ نەکەی بچۆ سەرسنۆقی دەنگدان یەک زەرب لە وەرەقەکە بدە ڕسوایان کە هەموو ئەوانەی کە لە فەیسبووکە کە من ئاگام لێیانە گۆڕانەتڕێیە یانێکێتی یا پارتیە ڕیکلام بۆ ئەوانەیەکە لای من بلۆکە کرێ لەواقع خۆشەویستان هەمویان بلۆکەکەم بە هیچ جۆرێ ئەوانە ساختە چیانە بۆیان نییە لە فەیسبووکە هاوڕێ ئارامەحمە بن چونکە ئەوانە خەڵکانی مشەخۆر و چەورە و ساختە چین بۆ مانگی $200 قەولیان پێدراوە بۆیە ئاواکەن بەڕاست بۆیە ئەبێ یەکێتی و گۆڕان بە تایبەتی لە دەڤەری سلێمانیە مەحکومن بە شکست و دۆڕان ئەبێ ڕسوا بکرێن چونکە ئەمانە یاریان بە چارەنووسی ئەو دەڤەرە کردووە یاریان بە چارەنووسی خەڵکی هەڵەبجە کردووە چەند ساڵە ئەڵێن هەڵەبجە شارە تا ئێستا هەڵەبجە چی بۆ کراوە بڕوا دەنگ بدا بە پارتی یا دەنگ بدا بە یەکێتی و گۆڕان کارەساتە ناکرێت ئەم یەکێتی نانیشیمانیە 30 دانە ساڵە بە ناوی شەهیدەوە بە ناوی پێشمەرگەی دێرینەوە خەڵکی دادۆشێ بەڵام یەکشتیان نەکردووە بۆ کەسوکاری شەیدان بۆ پێشمەرگەی دێرینەکان بەس خۆیان ئەیخۆن و ئەلەوەڕێن و لەسەری دەوڵەمەند نەبن کچ و کوڕەکانی خۆیان هەمویان ملیۆنێر و ملیاردێرن
پێشبەکەی دێین ئەزانم لە گەرمیانەوە چووە بۆ دەباشان بۆ لای پاڤڵیایەتە بە شەق کە لە تەمەنی کەمێ لە باوکی گەنجترە یعنی بەڵام ئەو پاڤڵە سەری دەرمان خۆرە یایەتێ بە شەق ناوەکەشی ئەزانم بەس لەبەر حرمەتی خۆی قسە ناکە تەنها لەسەر ئەوەی وتوێتی تۆسێ ئێمە بۆ لایکی هاتوین چونکە کە ئەمان ڕۆشتون بە گروپ بۆ لای پاڤڵ وتوێتی لەگەڵ ئەمیشەکان دانیشتن مێ ببوون ناتوان بتان بینم ئەوش لەبەر خەوتێتی دەفەرمی ئێمە لە گەرمیانە بۆ لایکی هاتوون گەڕاوەتەوە یایەتێ بە شەق ئەمەیە پاڤڵ تاڵەبانی ئەمەیە چەقۆ کێشەکەی گردەکەی دەباشە باشە ئەمەیە دێ باشە ئەمە ئەکرێ تۆ پێی بڵێ هاوسەرۆک یا پێی بڵێ ئەسەن بەشەر ئەوەندە نائینسان بیت بۆیە سێری ئەمانەکەن چیەکەن دەرهەق بۆ شارە کەواتە خەڵکی کوردستان ئەبێ پاتی یەکێتی گۆڕان هەموو ئەمانات تەنبێ بکەن و دوو بەیانی زەر بۆ ئەوەی کە مەجال نەهێڵنەوە بۆ تەزویرکردنیش زەر بدەن لە لاپەڕەکاتان و دوو جوێنی مزری تیا بدەن و بیخەن ناو سلۆخەکەەوە ئەوە باشترین حلە هەموو پیاوان ژنان کچان کوڕان بڕۆن ئاوا یەک زەربی لێ بدەن لەو کاتای بیری ئارام محمەودتان کەوێتەوە ئاوا زەربێکی لێ بدەن و بڵێن بڕۆ بەڵام ئەو سێ چوارەی دەڤەری سێمانی و سۆنا عومەری قەڵازی وڕانی ئەوانە دەنگ بدەن بۆ سێ چوارە بۆی لە بەخا لانیکەم چوار قسە بە پارتیەکەتی بڵێن هەر خۆشە بۆی هەمویان هەر پارتیەکەتی لە بەغا نەبن لەگەڵ دەربازە دزەکان و ئالم بابەتانە چوار پێش کەسی وەکو غالب و وەکو سەرگەڵ شەمسەدین و وەکو ئەو بەڕێزانەی تیابێ لە بەغا چوار قسە بکەن دژی پارتی بێکێتی و تۆزێ مەلەفی ئەم جاسوس و خائینانە لە بەغا بڵاوکەنەوە و هەڵیان تەشێنن ئەمە ئەوە یەک تۆز باشی شاسوارشان بۆ کەم عەزیزان باش شاسوار دەست دەرنەچی خۆشەویستانی من عەزیزان من زۆر جار قسە بۆ مێژووەکەم زۆر گرنگە تا ئێستا دەیان جار کە کۆمەڵی قسەم کردووە هەتا نزیکترین لە هاوڕێکانی خۆم دژم ڕاوەستاون دوکام ئارام ئەحمەد شێتە ئەمە چۆن ئەو قسەیەکە کاکە ئاوانیە کاکە ئەمە نییە دوای سێ چوار مانگ وتێتی ئەشۆبیلە ئارام ئەحمەد ڕاستی کردووە بۆیە هەر قسەیە کە من ئەیکەم لە دواییە ئەڵێن وەڵاهی ئارام ئەحمەد ڕاستی کردووە بام تەلەفۆنە داخە هەر ئاوای دێت چونکە من ئەزانم ئەمانە چین عەزیزان شاسوار هیچ نییە شاسوار هیچ نییە ئەمڕۆ بینیمە مەجموعەی خەڵک دەنگیاوە بە خوشکەکەی بەڕاستی شەرمەزاریە کاکە شەرمەزاریە تو دەنگ بی بە خوشکی شاسوار بەو ئافرەتە بەڕاستی عیبە نازانم چۆن دەڕوتان نییە ئەوە کرد ئەوەی کە ئەو ئافرەتە کردوێتی یە خوشکی من بیکردایە ئێوە حیاتان پێوە ناهێشتم بەڵام ئەچی دەنگە دەی بەوە ڕاستی کارەساتە متێنە شاسوار سەرمایەدارێکی هەڵتۆقیوی دروستکراوی دەسەڵاتی پارتی وێکێتیە بۆ گەوجاندنی خەڵک و درێژەدان بە تەمەنی پارتی وێکێتی لەمە بەدەشتێکی تر نییە شاسوار و گروپەکەی دیوی دووهەمی دەسەڵاتی ستەمکاری پارتی وێکێتیە بۆ مانەوەی ئەو دەسەڵاتە چەتەگەرەی پارتی وێکێتی من بۆ مێژوو ئەم قسەتان پێڵێم ئەمە مێژوو ئەمە ئایندەیش شاسوار هەمان ڕوخساری ئەو دەسەڵاتە دز و جەردەی پارتی وێکێتیە بە ناوی ئۆپۆزۆسیۆنەوە نە سیاسیە نە هیچ فڕی بە هیچ شتێکەوە نییە تەنیا کۆمپانیایەکە ئەم کۆمپانیایەکێتی و پارتی بۆیان داناوە دوای ئەوە بووە بە مێدیا اینجا بووە بە حیزبێکی خنجیرانە دەسەڵات ئەمانە ئیسارەی کردووە تۆی دەنگدەر نابێ فریوی ئەمە بخۆی کارەساتە کارەسات خۆت بێنێ باجەکەی من خەمم نییە من قسەکانی خۆمەکەم شەش مانگی کە ئەڵێ ئارام ئەحمەد بەخوا ڕاستی کرد بەڵام تازە هیچ کە چەرمەکە سەگ بردی تازە هیچ ئەوە لە منی ببیستن خۆشەویستان هەروەکو لە ئاخرا قسەکانم کرد تاوان ئەوەندیان ڕیپۆرت لیام کە نایەڵن پەیامەکانم بگات با بڵێن بەڵام من وەکو وتم شانازیەکەم کە وەختێک دێمە سەرخەت بە هەزاران لە ئێوەی خەڵکی بەڕێز کۆبنەوە بۆ قسە و باسەکانم دەسەڵات پارتی یەکێتی گروپەکەی شاسوار کە نۆکەری پارتیە ئەمانە لە پەیامەکانی من تۆقیون بۆیە هەریەن بە گروپ ڕیپۆرت دەکەن بۆی پەیامەکانم نەگا جا ئێوە سەیریکەن بزان دیموکراسیەکەی ئەمانە چۆنە بزانە ئەم ساختەچیانە چەند لێگەچن بزانە چۆن شاسوارەکان لە مەسئول بازانی و لە پاڤێڵ و لە قوبات ساختەچیترن بۆ کۆمەلگای ئێمە و بەڕاستی خەتەترن بۆ کۆمەلگای ئێمە پەیامی یەکەم گەیشتووە بۆیە نامی هێشتەکان دووبارە بکەمەوە شاسوار وەکوتم شاسوار هیچ نییە عەزیزانی من سەرمایەدارێکی دروست کراو
و هی دەسەڵاتە بۆ گەوجاندنی خەڵک و بۆ درێژەدانە بە تەمەنی پارتی وێشێتی دروستیان کردووە. ئەم قسەیە من ئێستا نایکەم، من 2016 ئەم قسەیم کردووە. 2016 هێشتا شاسوار بیری لەوە نەکردوتەوە یا با بڵێن ژێربەژێر خەریکی ئەو کارە بن. من دەرکم پێوە کرد لە وتارێکا باسم کرد و وتم شاسوار بە تەمای ئەوەیە لەبەرەوەی ئەجهەتە نانیشانی بابەتەکەم ئەوە بوو کە ئەجندای بنەماڵی بازانی لە دەڤەری سلێمانی. ئەجندا ئەمەیە شاسوارە کەی بنەماڵی بازانیە. هەر لەبەرەوەیشە 67 ملیارد دینار قەزارە بەڵام پارتی لێ وەرناگرێتەوە. هەر لەبەرەوەیشە چەند ملیۆن دینار قەزارە هێنی کارەبا لێ وەرناگرێتەوە. هەر لەبەرەوەیشە 158 کەس دادگای لێگرتووە و داوای مافی خۆیەکە لەبەرەوەی 25 ملیۆن دۆلاری پشکی خەڵکی لەلایە بەڵام دادگا لێ ناپرسێتەوە. باشە بۆیە ئەڵێم شاسوار هیچ نییە. شاسوار سەرمایەدارێکی دروستکراوی ئەم دەسەڵاتە چەتە و مافیایەیە. باشە دیوی دووهەمی دەسەڵاتی ستەمکاری پارتی وێشێتیە بۆمانەوەی ئەم دەسەڵاتە بۆ ئەوەی کە هەروە درێژیان هەبێت. شاسوار دیوی دووهەمی ڕوخساری ئەم دەسەڵاتەیە بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە، نە سیاسیە نە هیچ لە حەقیقەتە. سەرەتا تەنها کۆمپانیایەک بووە کە دەسەڵات بۆی داناوە، عەرزەی یاوەتەیە، چاویلاندی یاوەتەیە، فڵان و فیساری یاوەتەیە، دوایی میدیایشی بۆ کردوتەوە، اینجا حیزبی بۆ دروست کردووە، پارەی یاوەتەیە، دەسەڵات ئیسارەی کردووە، تۆی دەنگدەر نابێ فری بخۆیت و بڕۆی دەنگ بدەی بە شاسوارەکان بەڕاستی. ئەبێ وریا بیت. تۆ نابێ کڵاو بکێتە سەر، نابێ دوای سیاسەتی پۆپۆلیسی ئەموو ئەو کەویت. هێشتا کڵاوەکەی گۆڕان کە کرایە سەر سێ بەش و نوێژی خەڵکی کوردستان هێشتا هەرەکو خۆی ماوە کە ئەوانە چپەنێکیان پێیان لە حەقیقەتە. چۆن هەموومانیان فرۆشت بە بنەماڵەی بازانی، هەموومانیان فرۆشت بە دەباشان. شاسوار لە یەکێتی و پارتی خەتەرترە بۆ کۆمەلگای ئێمە، وەکو چۆن گۆڕان خەتەرتر بوو بۆ کۆمەلگای ئێمە، وەکو چۆن گۆڕان هەموو دەنگێکی ناڕازی ئیفلیس کرد لە حەقیقەتە. عەزیزان پارتی وێکێتی خۆیانن دیارن وا ڕسوا بوون کەس باوەڕ بە قسەیان ناکا. بۆیە شاسوار دروستەکەن بۆی مەجموعەی خەڵک لەو ڕێگەیەوە بخەڵەتێنن وەسبێنێت دەنگەکان و کورسیەکان بچێتەوە خزمەتی پارتی و بنەماڵەی بازانی لە بەغا. بۆیە شاسوار خۆی نییە، دیوی دووهەمی دەسەڵاتە، دیوی دووهەمی پارتی وێشێتیە. NRT سەربەخۆ نییە، زۆرناژەنی پارتی زۆرناژەنی شاسوارە کە شاسواریش زۆرناژەنی پارتی و بنەماڵەی بازانیە. تەنها ئیشی ئەوەیە دزیەکانی داپۆشێ، گەندەڵیەکانی داپۆشێ. ئەو تیڤیەی کە ناوی NRTە دیوی دووهەمی ڕووداوە، دیوی دووهەمی تەلەڤیزیۆنەکەی مەسوور بازانیە، دیوی دووهەمی کورسات و کوردستان و عالەم بابەتانەیە. بۆ چاواشەکاری دروست کراوە لە ڕاستیە. ئەمە زۆر خەتەرناکترە. شاسوار کابرایەکی پۆپۆلیسیە، دەسەڵات خوڵقاندوێتی، کەی دەسەڵات بێوێ ئەتوانێت گوێی ببڕێ و لە سەری سەرەوە بیکوژێنێتەوە. بۆیە ناتوانێت نەک بچووکترین گۆڕانکاری بکە، بەڵکو پایەکانی دەسەڵاتی پارتی وێشێتی پایەدارترەکات. ئێوە بڕۆن دیقەتی لێبن چەند کابرایەکی نەخۆشە. هیچ کەسم نەدیوە حتا بە مەسعود بازانیشەوە هێندەی شاسوار کار لەسەر ئەوە بکە کە پێی بڵێن سەرۆک، شێتی سەرۆک. هەتا ئێستا قەناعەتی بە جێگرێکی کارتۆنیش نییە بۆ خۆی دابنێ. هێشتا هیچ نییە، سەرکی سیر و قنچکی پیازیش نییە، بەڵام خۆی ناوناوە سەرۆک. ئەبێ پێ بڵێ سەرۆک شاسوار. ئەمەیە نەخۆشیەکە. اینجا ئەم کوڕە ئەمەندە زۆڵ و ساختەکار بوو لەگەڵ دەسەڵاتە کە بەرنامەکەیان دانابووم لە سەرەتاوە هەستا دەیان شوقەیە بە دادوەرەکان، بە پارێزەرەکان، بە ڕۆژنامە نووسان، بە نووسەران، بە فڵان و فیسارەکان، بۆ ئەوەی هەموویان بێدەنکە بیان کڕێ وە کەس پەلاماری نییە وەکە قسەیە سەر نەکا. بەڵام ئارام ئەحمەد بەوانە ناکڕێت. بیست جار قسەی لەگەڵا کردوم شاسوار، بەڵام ئەو پیاوە نییە ئارام ئەحمەد جۆرە قسەی بگرێت. هاتۆتە ئەو سقی پوڵە بۆ لام تەلەفۆنی بۆ کردوم نەچوون بیبینم. یەکجار لە ئەڵمانیا بینیم زانیم کە چۆنە، پێم وتم متمانەم بە تۆ نییە من. چونکە شاسوار وەکو وتم شەقی ئاغا، شەقی نۆکر لە شەقی ئاغا خۆشترە، چونکە نۆکر بەڕاستی کارسات. سێری کەن خۆشەویستان، ژنە ئەندام پەرلەمانە لە هەولێر مێردەکەی کانی کردۆ بۆ بەغا. پیاوە ئەندام پەرلەمانە لە هەولێر ژنەکەی کانی کردۆ بۆ بەغا. تێر ناخۆن ئەم ئایلانە، سێ چۆن ئایلەن تێر ناخۆن لەگەڵ ئایلەکەی شاسوار خۆیە. تێر ناخۆن بەڕاستی. بە 8 ملیۆن مانگی تێر ناخۆن، ئەیانێ 40 ملیۆنی بەخای شوەر بگرن بۆ گیرفانی خۆیان.
دەی ئێوە پێتان وایە شاسوارێک کە دانیشت بوو فڕۆفی شالێکە دژی پاتیۆکێتی ئەوانە ئەبین وەزعەکە بەرەوەیەوە دەچێت خۆ گۆڕانی ژوای کرد هەمومانی فری وا گۆڕانیش ئەی گۆڕین و یەکێتی و پارتی وا لە یەکەین و ئەمەیەکەینەوەکەین ئەوە تێ ئێستا سەریکە سەرێکی لە ئاخرەکەی سەری ڕەشایە ئەم کەلەگەشی لە ئاخرەکەی دەباشانەیە بۆیە داوا لە هەموو ئازیزان و خۆشەویستانەکەم کە دەنگ نەدەن بە پارتی بنەماڵی بازانی دەنگ نەدەن بە هاوپەیمانەکەی یەکێتی و گۆڕان لە بەشی یەکەمی لایفەکە باسم کردووە ئەتوانین گوێ لێ بگرنەوە دەنگ مەدەن بە شاسۆر و گروپەکەی ئەم لە گۆڕان و لە یەکێتی و لە پارتیش خەتەرترە بۆ ئایندەی ئێوە ئەمە من ئەوە مێژوو لەبەرەوە ئاگاداری خۆتان بن نەکەن ئەو کارە بکەن هەمووتان بچنە سەر سنووقی دەنگدان یەک زەرب بن لە وەرەقەکەی بەردەستان بەڵام ئاگاتان لێبێ لە هەولێر و بادنان و ئەنەوە کەوتم زەربی لێ بدەن ئەگەر کەسانێکی جووسیان دەنگ بن بەو برا دۆستیە قەی ناکە بەرحاڵ بەڵام عیبەکەی ئەوەیە کە یەکێتی ئەگەینا من ڕێزی ئەو پیاواگرم چونکە پیاوەکە دژی بنەماڵی بازانی ئەوانەیە بەڵام یەکێتیە ئەگەر خەڵکانی ئەو دەڤرانەی ویسیان ئەوە ئازاد نەتوان دەنگی بنێ ئەگەر نا زەربێ بدەن لە وەرەقەکانیان و دەنگ نەدەن بە پارتی و بنەماڵی بازانی دەنگ نەدەن بە هاودزیەکەی هاوپەیمانەکەی یەکێتی و گۆڕان کە هەمووانیان ئاوا لێ کردووە بۆیە دووبارەی ئەەکەمەوە خۆشەویستانی من دوو بەیانی لە دەڤەری سلێمانی داوا لە بەڕێزانی هەڵەبجە سی شارەکەی خۆتانگەر هەڵەبجەیەکان لە ساڵی 1992ەوە کە ئێوە لە 1970 کیمیاباران کراون هەتا ئێستا هیچ شتێ بۆ شاری ئێوە نەکراوە تاکەی دەنگەدەن بە پارتی وێکێتی و بە گۆڕان و بە شاسوار و ئالم بابەتانە دەنگی پێمەدەن لە حەقەدا بچن زەربێ بن لە وەرەقەکانتان ئەوەیشی کە شمولی ئەکا وەکو پێشووتری تومە دەنگ بدەن بە ئەحمەی حاجی ڕەشی ژمارە 25 دەنگ بن بەو پیاوە لە بەغا لانیکەم چوار قسەیەکە دژی ئەم دەسەڵاتە چوار گەندەڵی ئاشکراکە چوار هەوڵ ئەدا شتێکی باش لەست دەڤەری چەمچەماڵ خەڵکی بەڕێزی چەمچەماڵ و خەڵکی بەڕێزی دەربەنی خان و گەرمیان و ئالم بابەتانە بە قەزا و ناحێ و گوندەکانیانەوە دەنگ بن بە دکتۆر غالب ژمارە 30 دەنگ بدەن بەو پیاوە زەرەتان نییە هەر بەڕاستی وەکو پێشووتمە کفرە خەڵکی چەمچەماڵ و کەلار و کفری و ئەوانە بڕۆن دەنگ بن بە گۆڕان و بە نازانم بە یەکێتی و بە پارتی و ئالم بابەتانە بەڕاستی تاوانە لە سلێمانیش ژمارە 22 بازنە یەکی سلێمانی دەنگ بن بە دکتۆر ڕێبوار کەریم ئەویش لانیکەم وەکو دوێنە شەیش ئاگا بە لایڤەکەی بوو کۆمەڵێک قسە و باسی زۆر باشەکە دژی ئەم دز و گەندەڵانەی پارتی و یەکێتی ئەوانە و کۆمەڵێک ئاشکراکە ئەوە شتی باشە بۆیە ئەو گەڕەکانی سلێمانی ئەتوان دەنگی خوان بن بە دکتۆر ڕێبوار سەرکەش شەمسەدینیشی لەو پیاوانەی کە لە بازنگەی دووە ژمارە 20 ئەکرێ ئەو گەڕەکانە دەنگ بن بە سەرکەوت شەمسەدین پێویست بەوە ناکە خۆتان بچن دەنگ بن بە کاندیدەکانی پارتی وێکێتی و شاسوار و ئالم بابەتانە ئەوانە ئیمتیحانی خۆیان داوە هەر لە هەر شوێنێکە کاندیدێک لەمانە نییە دەنگی بنێ ئێوە زەربی لێ بدەن لاپەڕەکە زەربی لێ بدەن و تاو بەڵام بچن و بەشداری بکەن و زەربی لێ بدەن وەکووتیشم لە ڕانێ و قەڵازیێوانە دەنگ بن بە سەلام عومەر باشترە لە نۆکەرەکانی بنەماڵەی بازانی و مستەفای سێقادر و ئالم بابەتانە کە لە بەشی یەکەمە بە درێژی باسم کردووە لێرەوە من داوا لە هەموو جەماوەری کوردستانەکەم بەشداری هەڵبژاردنەکان بکەن و دەنگەکانی خۆیان بسووتێنن جگەل لەو سێ چوار کەسەی کەوتومە لەم دەڤەری سلێمانیە کە هەن و سەربەخۆکانن لە هەر شوێنەکە تۆ ئەچیت و سەربەخۆی لێ نییە بچۆ بەشداری بکە بیسووتێنە چونکە ئەمانە هیچ شتێک بۆ کەس ناکەن و درۆستن و ساختەکان بڕواتانە بێ ئەگەر هەڵبژاردن بە حاڵ بەزەرەری پارتی و یەکێتی و گۆڕان و شاسوار وایە بە حیاتی نیانەکرد ئەمانە هەمووی قاچاقچین هەمووی توجارن پارە پەیاکەن ساختەکارن ئێوەش خۆتان ماندوو مەکەن بێ موچەن بێ ئاون بێ کارەبان بێ ئازادین بێ ژیان لەسەر کۆمنتی ئەتانگرن ئێوەش بچن دەنگەکانتان بسووتێن و تەواو لەمە بەدەر شتێکی تر نییە یەکێتی و پارتیش لەگەڵ گۆڕانە ڕسوا بوون لە مجتەمەعی ئێمە خۆشەویستان بە هەڕەشە و گوڕەشەیەن بە خەڵگەڵێن دەنگ بدە و ئالم بابەتانە لەبەرەوە بە سووتاندی دەنگەکانتان ڕسواتریان کەن بەڵام ئەو 4-5 کەسێک کە من ناوم هێناون ئەو کەسێک کە ئەتوانێت دەنگ بدا بەوانە لە هەڵەبجە ئەوانە وەکو هەوتومە لە چەمچەماڵ و لە گەرمیان و کووتومە لە سلێمانی ئەوانە و کووتومە دەنگ بدەن بەوانە لە غێری ئەوانە زەربێ بدەن لە وەرەقەکان و کۆتایی بەمانە بێنن بۆ ئەوەی هەموو دنیا بزانێ کە ئێوە ئەم ڕسواتان ناوێ ئەم دزانەی بنەماڵی
بازانی و شاسوارە دز و نازانم پاڤێڵ و قوباد و عومەری سەیعەلی و چیانەوە ئەمانە زەربیان لێ بدەن و ئەمانە ڕسواکن خۆشەویستان. هەفت چوار ڕۆژیکە کەس نەیە بڵێ یارا مەحمەد کاکە ژیانەوە وامان لێ هاتووە کارەبان نەبوو ئەوە دەنگمان نازانم چیکە ئەمە نا تەمەیان کەن دوو بەیانی ئەمانە ڕسواکن خۆشەویستان بۆ ئەوەی بزانن کە خەڵکیان لەگەڵان نییە و دەستشی ئەویان دابێت. منی تر قسەکانم نیەمە کۆتایی ئەگەر پێویست کاتاکو سبەی شەویش قسە و باسەکانی خۆمەکەم بەداخەوە کە لە لایفەکەیە لە دەنگی ئارا مەحمەد ئەوەندە تۆقیون نیانیش لایفەکە بە تەواتی بکەم من داوای لێبوردن لە هەموو میوانە خۆشەویستەکانەکەم بەڵام بەرحاڵ شانازی بە خۆمەوەکەم کە پارتی یەکێتی گۆڕان هەموو ئەمانە بەدەیان تەلەڤیزیۆن و میدیا و ڕۆژنامەیان هەیە لە دەنگی ئارا مەحمەدس بۆ لەبەرەوەی من حلمەتی خەڵکم لێلایە خەڵکیش حلمەتی منی لێلایە بەگوێ مەکەن بۆ تۆقیون بەڕاستی من داواتان لێکم بە حلمەتی ئەو هەموو ساڵەی کە لەگەڵ ئێوە قسەم کردووە ئەوەی کەوتومە بۆ شکڵە ڕەفتارکەن سوپاسی هەموو لە یەکتانەکەم و هیوادارم کە هەمیشە لە ئاسودوی لە خۆشییا بژین و لەو 4-5 کەسە دەرچێکەوتومە ئەگەر لە شوێنێکی تر دەنگ ئەدەن زەربی لێ بدەن و تەواو شەو شەوگاتان خۆش بێ.